خوێندنەوەی خەڵک بۆ پارتی ئەوەیە کە دەبینین بە لێشاو خەڵک لە پارتی دەکات لەبەرەوەی لەسەر بنەمایەکی ئەساسی خزمەتی خەڵک دەکات داکۆچکردن لە مافەکان دەکات بەدینانی دەستکەوتەکانە و لە بەغدا پێداگیری دەکات لەسەر ئەو مادانەی پەیوەندی بە هەرێمی کوردستانەیە و لە هەمان کاتیشدا پارتی جێی ئومێدی خەڵکە جێی هیوای خەڵکە هەر وەکو چۆن کە سەرەتا پارتی دروست بوو پاشنەمانی کۆماری کوردستان بێ ئومێدیەک تووشی خەڵکی کوردستان بوو لەگەر دروستبوونی پارتی هیوا گەڕاوە بۆ ناودڵی کوردستانیان ئەو حزبە کە چۆن لە قۆناغەکانی ڕابردوو تا ئێستا هاتیە بە ئومێدەوە هاتیە بە دەستکەوتەوە هاتیە لە ئێستاشدا پرۆژەی خزمەتگوزاری یەکجار زۆرە کە ئەمڕۆ سەرۆکی حکوومەت جێگری سەرۆکی پارتی دموکراتی کوردستانە ڕۆژانە دەبینن کە پرۆژەی گەورە پێشکەش بە خەڵکی کوردستان دەکاتن کە دەبینن سەرۆکی هەرێمی کوردستان ڕێزدار کاگنێ چیروان پێیەکی لە دەرەوەویەکی لە ناوە خۆ بۆ یەکڕێزی و تەبایی ئەمەش لە سەدەستی پارتیە کە دەبینن جەنابی سەرۆک بارزانی وەکو ڕەمزی نیشتیمانی و پارێزەری گەلەکەمان بەدەستینان و سازژنەکردن لەسەر بابەتەکان جەنابی سەرۆک بارزانە ئەم حزبە تەنها حزبی پارتیەکان نییە حزبی هەموو خەڵکی کوردستانە بۆ ئەو خەڵکەوا بیر دەکاتەوە کە دەوێت کاری سیاسی بکە لە ناو پارتی بیکە پارتی وەسیلەیە غایە ملەتەکەمان و سەر بەخۆی ئەم گەنجانە خۆیان پەیوەندیان پێوەکردن و کاک هۆگر وەکو ڕێخەر جێگری بەڕێزیان و سەرجەم تیمەکانیان تقریبان لە وەکو باسم کرد لە سێبیران جدیدا کەورگۆ سگوندەکانی دەوروبەری و ڕزگاری دەوروبەری و خەبات و دەوروبەری ئەوانە 22 تیم تا نزیکەی 30 تیمیش دەبن بەڵام سەرپەرشتی زیاتر لە 2,000 دەنجی نەوەی نوێ دەکەن کە جارەکەی تر بۆ نەوەی نوێ کاریان کردبوو و خەڵکی تریشەیە بەرنامەی تریشمانەیە بەڵام ئەمە با زۆر خەڵک ناینن بە قنەعاتی خۆیانەوە ئێمەش دەرگامان بۆ کردین و لەگەرە ڤاڵان و لە پێشوازیان.